پاش ڕادەستکردنی چەکی هێزەکانی سەرایە سەلامی سەر بە موقتەدا سەدر. ئێستا لە بەرامبەردا بابەتی ڕادەستکردنی چەکی پێشمەرگە بووەتە گفتوگۆی بەشێک لە میدیا عێراقیەکان، ئەگەرچی تا ئێستا هیچ بڕیارێکی فەرمی حکوومەت لەو بارەیەوە نییە. بەڵام بەرپرسان و فەرماندە سەربازەکانی هێزی پێشمەرگە نایانەوێت پێشمەرگە بەراورد بکرێت بەو گروپانە. دەڵێن بە توندی دژی ئەو هەوڵ و هەنگاوانە دەوەستینەوە کە بە مەبەست چەکی پێشمەرگە بە چەکی میلیشیا بەراورد دەکەن. پێشمەرگە خەتی سوورە، کەس بۆی نییە تەداخولات بکە. هەرمی کوردستان بڕیارەدا، کورد بڕیارەدا، کەسیش ناتوانێت هێزی پێشمەرگەی کوردستان چەک بکات. ڕژێمی بەعەز بەو دڕندەی خۆیەوە نەیتوانی. ئێمە کە ساڵی 1970 کە ملەتەکەمانی ئەنفال کرد، هێزی پێشمەرگەی کوردستانەوەی کە دەربازی بوو چوینە حدودەکان، لەوێ چەک و خۆشمان پاراستە تا ئەو ڕۆژەی کە گەلی کورد ڕاپەڕینی دروست کرد. کەس ناتوانێت هێزی پێشمەرگەی کوردستان چەک بکات. لایەنە سیاسەکانی عێراق پێشوازی لە هەوڵەکانی عەلی زەیدی دەکەن بۆ هەڵوەشاندنەوەی گروپەکانی حەشدی شەعبی و تێکەڵکردنی چەکدارەکانیان بە دەستگا ئەمنیەکانی دەوڵەت. بەڵام لە بارەی ڕادەستکردنی چەکی پێشمەرگەوە هەڵوێستی ڕوونیان نییە. ئەنجامدانی ئەو ئەرکە دەخەنە ئەستۆی دامەزراوە سەربازەکانی حکوومەتی عێراق. حکومت پێیوەستە بە چارەسەرکردنی ئەو کێشەیە، چونکە بەشێک لەو هێزولایەنە سیاسیانەی کە گروپی چەکداریان هەیە ناڕەزایی دەردەبڕن بە بیانووی ئەوەی هێزی پێشمەرگە سەر بە حیزبە دەسەڵاتدارەکانە. بۆیە دەبێت جێبەجێکردنی ئەو یاسایە هەمووان بگرێتەوە. پێم وایە دەبێت دەوڵەت چارەسەری ئەو گرێکوێرەیە بکات. دواتر دەکرێت هەموو ئەوانە بخرێنە ژێر چەتری وەزارەتی بەرگری. هێزی پێشمەرگە بەپێی دەستوری عێراق هێزێکی فەرمیە و بەرگریکاری هەرێمی کوردستانە. یاساناسان پێیان وایە ڕادەستکردنی چەکی پێشمەرگە پێویستی بە گۆڕانکاری دەستوریە، ئەوەش لە عێراقدا بە ئاسانی ئەنجام نادرێت. هەر گۆڕانکارێک لە دەقی یاسای دەستور پێویستی بە کۆمەڵێک بنەما بنچینە هەیە. یەکێک لەوانە پێویستی بە دەنگدان هێواتە ئەبێ ڕای گشتی تێدا هەبێ و ئەهەمیەتی پێشمەرگەش لە ساڵی 2005 لە مادەی 121 لە بڕگەی پێنجەم زۆر بە جوانی شیکراوەتەوە. ئایا هێزی پێشمەرگە چی دەسەڵاتێکی پێدراوە و کێ ڕاستەوخۆ سەرپەرشتی ئەکات؟ دەسەڵاتی پێشمەرگە پاراستنی سنووری هەرێم و ئەمنیەت و ئاسایشی ناوخۆیە، نەک ڕاستەوخۆ بچێتە ژێر دەسەڵاتی هێزی فیدڕاڵ. چاوەڕوان دەکرێت لە ماوەیەکی نزیکدا هێزەکانی عەسایب ئەهلولحەق و هێزەکانی بەدر و چەند گروپێکی دیکە هاو شێوەی سەرایە سەلام بە شێوەیەکی فەرمی چەکی خۆیان ڕادەست بە حکوومەتی عێراق بکەن. لە ساڵی 2006 بۆ 2008 لە سەروبەندی سڕکردن دواتر هەڵوەشاندنەوەی سوپای مەهدی داوای هەڵوەشاندنەوەی هێزی پێشمەرگە یاخود تێکەڵکردنی بە وەزارەتی بەرگری عێراق کرا. ئەو کات سەرکردایەتی سیاسی کورد ڕەتیان کردەوە. پاش 18 ساڵ هەمان داوا دەکرێتەوە. ئەوانەی کە چاودێری دۆخەکە دەکەن دەڵێن ئێستا جیاوازە، چونکە نێوماڵی کورد پەرتەوازەی زۆری پێوە دیارە. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، کەرکووک.